سڵاتانە بێ وەم کاتتان باش بینەران لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە لەگەڵ بەردەوامی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان لەبارەی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پرسی دەستور و چ جۆرە سیستەمێکی حکومڕانی و بەرپرسیارەتیەکانی دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان گفتوگۆی سیاسی لایەنە سیاسی و کەسایەتی سیاسیەکانیش لە هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. لە دوایین گفتوگۆی چەند لایەنێکی سیاسی و کەسایەتی سیاسی لەگەڵ مەسعود بارزانی کۆمەڵێک خەیارات و تێگەیشتنی جیا خراوەتە ڕوو لەبارەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان هاوکات خەیارات و دەرەچە و سینۆریەکانی دەرئەنجامی کۆبنەوەی پێنجقۆڵی لایەنە سیاسیەکانیش گەلێکن قابل بە گفتوگۆ و تێگەیشتنی جیاوازە. لەم بارەیەوە لەگەڵ دکتۆر مەحموود عوسمان پەرلەمانتاری پێشووی عێراق و سیاسەتمەداری گەلەکەمان گفتوگۆی پرۆسی سیاسی عێراق پرۆسی سیاسی هەرێمی کوردستان و ئەو سیناریوانەی لە ئێستاە مەترەحن بۆ چارەسەرکردن. دکتۆر مەحموود ئەم کاتت باش و سڵاو دەبێ. ئەم کاتە باش بەخێر بێت. دکتۆر لەوە دەست پێ بکەم کۆبنەوەی زۆر دەکرێ و دەرئەنجام بە پێی تموح نییە دەتوانین بڵین تێگەیشتنی ئێوە چێ لەم بارەیەوە؟ وڵا خۆی کۆبنەوە ڕاستە زۆرە کرێ بەڵام چەند هۆیەک هەیە بۆی ئەو کۆبنەوانە ناگەنە ئەنجام تا ئێستا نەگەیشتون. یەکێکیانەوەی ئەوانی کە ئەچم بۆ کۆبنەوەکان بریار بەدەست نین ناتوانێت لێ بریار بدایانی عادەتەن بێ بگەڕێتەوە بۆ سەرکردایەتی خۆی ئەوە هۆیەکە شت دواخە. دووهەمین بریاریان نییە کە ڕێبکەون بریار تۆ مەسەن تۆ بتوێ لەگەڵ لایەنی ڕێبکەوێت دەبێت تۆ هەندێ بچیتە پێش ئەویشەن دەبێتە پێش ینی بێ بریارێکە هەبێت کە ئەم شتەکەمەکەیتەوەکەم بۆی ڕێکەوتن ینی دیارە هەریەکە زیاتر بە هەڵویستی خۆیەوە پابەندە ینی وا تەسەوورەکەن ئەو هەڵویستان نابێ بگۆڕێن لەبەرەوە نزیک نابنەوە لێک و لەبەرەوەی شتەکان لە ئیعلامیشایە بۆ جەماوەری خۆیان و بۆ شەقامی خۆیان وا حسابەکەن کە پێویستە مەسا هەڵویستێکیە بۆ نەگۆڕێ هەڵویستەکەی بۆ ئەوەی شەقامی نەڵێ تەراجوعی کرد و تەنازولی کرد و یاخۆ جەماوەرەکەی ئەوانە ئەمەش هەیە طبعاً سێهەم سەبەبیش ئەوەیە بەرژەوەندی کورد ناخەنە پێش بەرژەوەندی حیزبەکانیان بەرژەوەندی حیزبەکانیان پێش بەرژەوەندی کووردە حیزبایەتی تەسکەیە و ئەوە مەترسێکی زۆر گەورەیە لەسەر کوردستان دەمێک 20 ساڵ هەروایە ینیەوە لەوەتەی من بیرمێتەوە هەروە بووە مەترسی حیزبی بەرژەوەندی حیزبی پێش بەرژەوەندی میلەتەکە بووە چون بەرژەوەندی میلەتەکە هەموو باسیەکەن هەموو قساکە بەڵام هەریەکە زۆر پابەندە بەرژەوەندی حیزبەکەی خۆی هەر چۆن لە بەغاش هەمووی بە بەرژەوەندی حیزبی و تائیفی و ئەم شتانە پابەندن ئەم هۆیانە هەیە ینی چەند هۆی تریشێ بەڵام زیاترەمانە هۆی سەرەکین بە حەقیقەت لەبەرەوە هین نییە وەکو پێویستە پێش ناکەوێ. ئەوەی ئێستا هەیە دەتوانین ناوی لێ بنین دانوستاندن؟ وەڵا ئەوەی ئێستا هەیە تا ئێستا نەبووە بە دانوستانێکی ڕاستەقینە چونکە دانوستاندنمێت تۆ هەندێشت بدێ و هەندێشت وەرگری وەک پێویستە شتیان نەداوە بە یەکتر تا لە نیوەی ڕێ بە یەکەوەی بکەن لەبەرەوە زیاتر ئەوەی کە هەیە ئێستیعرازی هەڵویستە و هەڵویستەکان و هەیەکە هەڵویستی خۆی باسیەکەن و ئەگەڕێنەوە پاش 3 ڕۆژ کۆبنەوە دیسان زۆر گۆڕانکاریەکی گەورە نییە مەسەن بۆ نمونێ ئێستا ئەوەی کە گرنگە سێشتە یەکێکی ئەوەیە ئایا سەرۆکی هەرێم لە چۆوە هەڵبژێرێ سەرۆکی هەرێم لە چۆوە هەڵبژێرێ لە میلەت یا لە پەرلەمان و ئیتیفاق ناکەن لەسەرەوە ئەو چوارەکە ئاڵێن پەرلەمان پارتی تەفزیلەوە کاڵێ میلەت ئەوە یەک دووەمین لەسەرەوە ڕێک نین ئەگەر ئیتیفاقیان نەکە ڕفراندەم بکرێ ڕفراندەم ناکەن بۆ ئەوە بەعتیبار لە میلەت پرسی مەسەن ئایا تۆتەوێ سەرۆکەت لە پەرلەمان بژێلەوە ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم زۆرن هەندێڵێن زۆرن کەمیکەنەوەیە ئەو شتە تا ئێستا لەسەر ئەوەش ناتوان ڕێ بکەن شتە ئەساسیەکان شتە ئەورەکان. خاڵی سێهەمیش سیستەم پەرلەمانی بێ یا پەرلەمانی نەبێت تەمان هەمویان ئەڵێن پەرلەمانی بەڵام پەرلەمانێک
کە ئەگەر ئەتەوێ ڕژێمی پەرلەمانی بچەسپێنی وەک بەریتانیا، وەک تورکیا، وەک ئیسرائیل، وەک ئەڵمانیا، ئەمانە پەرلەمانین، دەبێت سەرۆکی حیزبەکان ئەندام بن لە پەرلەمان، هەموو مەسئولەکان و بریابەدەستکانە بۆ ئەوەی ببێ بە سیستەمێکی پەرلەمانی حەقیقی و پەرلەمان بێ مەمەرجە. بەڵام ئەمان هاتوون کادری دەرەجە دووسیان ناتوە بە پەرلەمان، ئەمر لە دەرەوە وەرەگرن، هێن هەمان نابێ بە سیستەمی پەرلەمانی. یعنی تێگەیشتنیان بۆ سیستەمی پەرلەمانی زۆر وازە. یعنی پاشەوە هەمومانی دەزانین سیستەمی کوردستان نە پەرلەمانیە نە ڕێاسی حیزبیە، حیزبەکان بڕیاردن، دەبێ ئەگەر ئەتوانن ئەو حیزب و چالاکی حیزبی دوورخەنەوە لە چالاکی ئیداری و پەرلەمانی جایکەنەوە تا حدێ و پەرلەمانیش بەو شێوە بێ کە من وتم ئەو وەختە سیستەمەکە بێ پەرلەمانی حەقیقی و هیچ لایەکیش ناڵێ پەرلەمانی نەبێت. لەسەرەوە تەقریبا ئیتفاقیان هەیە، بەڵام چ جۆرە پەرلەمانێ بە چ شێوەیەک ئێنێم خاڵانەیە، بەڵام نەیانتوانیوە تا ئێستا دەستوورەکە بنووسنەوە، ئەو 15 ساڵە خەریکی دەستور نووسینەوەن، نەیانتوانی وەرەسە ئەو خاڵانەش تا ئێستا ڕێبکەون. بیرروڕە ئاڵوگۆڕ کراوە لە بینیان، بەڵام گۆڕانکاری لە هەڵویستەکانیان نەبووە. دکتۆر جەنابەتان ئەزمونێکی زۆرتان لە بواری لە ناو سیاسەتە هەیە و پەیوەندیەکی نزیکتان لەگەڵ کۆی لایەنە سیاسیەکانەیە لە هەرێمی کوردستانە، بە خوێندنەوەت بۆ تەبیعەتی هێزە سیاسیەکان و هەروەها سروشتی کە با ناویان لێ بڵێن کاریزما سیاسیەکان، ئەمانە تاکوێ لەگەڵ یەکتر بەم دۆخەوە دەڕۆن؟ وەڵاهی ڕۆیشتون ئەڕۆن نازانم، ئەڵێن گوایە یەکشەممە ڕەنگە بێ بەش نقطەیەکی ئەساسی، ینی لە یەکشەممە شتێ ببێ، یعنی زیاتر نەڕۆن بەو شێوەیە کە ئێستا هەرە ڕۆن وانە مێدەوارم وابێ، بەڵام نازانم تا چه حدێ بێ. و پاشەوە وەختیش لایەن ئەوە مهم نییە، ئەوە 24 ساڵە کوردستان بەدەست ئێمەوەیە، ئەنیوەنە مهم نەبوو وەقت ساڵێ تێپەڕێت 6 مانگ 7 مانگ مهم نییە زۆر، وەقت ئەو نرخەی نییە، نرخێکی تەواو کە بڵێ بابە وەقت تێپەڕێ بتوانین هیم بێ، وەقت زۆرە و هەر ئەڕوان و تێپەڕن. ئەمە نقطەیە. نقطەی دووەم بە قەنەعەتی من بریار بە دەستەکانیان، ئەوانەی کە سەری هەرەمەکان و ئەتوانن بریار بدەن و کێشەش لە بینی ئەوانە زیاتر یەکتری نابێن. کۆنی جواب بووە من ئەو ناکۆجەکانی ناو کوردم هەموو دیوە، لە هەر 64 حسابی کە تا ئێستا بریار بە دەستی ئەساسی یەکتری نابێنن، گفتوگۆ و دیالۆگوانەکە ناکەن یا ئەیکەن یا کەمەیکەن، نەتیجەش تەبعا بێتە کێشە لە بینیان. یعنی ئەوەش هۆکارێکە بە قەنەعەتی من. ئەوەی ئێستا هەیە ناکۆچیەکە تەنیا پەیوەندی بە جیاوازی ڕوئیەکانەیە بۆ شێوەی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان، یان ڕیشەیەکی پەیوەندی بەو ڕابردووە هەیە کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی؟ ڕابردوو شتایە بەڵێ، چونکە دوو لایەنەکە ئەو کەسانی کە لایەنەکە ڕاستە زۆربیان عەلاقەیان نییە بە ڕابردووە، گەنجن تازەن هینە، بەڵام سەرەکیەکان لە ڕابردووە ڕۆڵیان هەبووە و دژی یەک بوون. من قەنەعەتم وایە تا حەدێک بەشێکی لەوە تایە. دکتۆر ئێوە لە دوا کۆبنەوەی مەسعود بارزانی لەگەڵ لایەنە سیاسیەکان جەنابتان وەکو یەکێک لە کەسایەتە سیاسیەکان بەشداری کۆبنەوەکە بوون. لە کۆبنەوەکە باسی چی کرا؟ کۆبنەوەی دوێنێ تەبعاً بۆ ئەوە بوو کە سەرۆکی هەرێم کاک مەسعود یان نیشانی حیزبەکانی تری بدا، ئەوانەی کە پێنجەکە پەراوێزیان خستون، پێنج لایەنەکە کۆبنەوە، ئەوانی کە بەشداری ناکەن بەعتیبار پێنجەکاڵی بەهرێمە بین، هەر پێنجەکە قسمێکیان لە یەک کۆبنەوە بەشداریان کرد، ئەوانەی کە ناو پەرلەمان وەکو حیزبی شووعی و ئەوانی تر هەر کۆبنەوەی بوو تەواویانی، ئەوانی کەش هەر بەشداریان نەکردووە. حیزبی تر هەیە لە کوردستانە لایسنسی دراوەتێ، مهم یعنی ڕسمیە، بچووک بێ گەورە بێ هەر شتێ بێ. مەسعود بارزانی بۆ ئەو بوو کە نیشانی بدا کە ئەو حەریسە وەخت خۆی بایانی دەرکردووەڵێ هەموو حیزبەکانی بە کۆبنەوە، ئەوی لایسنسیانی هەر هەمویان
بۆ ئەوەی ئەوانەی کە بەشداریان نەکرد لۆ پێنجەکات سەور نەکەن ئیهمال کراون پاراوەستکەون کۆبنەوەیکی لەگە کردن دوێنێ داوای لە منیش کرد کە بەشدار بم لەو کۆبنەوەیە منیش بەڕاستی پێم باش بوو خەیچەکە بەشدار بووم منیش بۆ ئەوەی هەمڕێی خۆم بڵێم لە کۆبنەوەکە بە ڕوونی وە لە عینی وەختیشا هەوڵ بدەین کۆبنەوەکە ئەنجامێکی باشی هەبێتون نەبێ یانی شتێکی وابێ و بریارێکی پێ دەرچوو بەیانێکی حەوت خاڵی دیوتانە تەوان بەو شێوەیە بوو ینی لێ دەرنەچووە. بەشداری ئێوە لە کۆبنەوەکە چی بوو؟ چیت وت بە سەرۆکی هەرێم و بۆ ئەم لە کۆبنەوەکە وتم تەبعان ئێمە هەموو ئەبێ هەوڵ بێن ڕێ بکەوین هەمومان ئەبێ لەگەڵ سیستەمی پەرلەمانی بین چون ئێمە لە عێراقین عێراقیش پەرلەمانیە و سیستەمی پەرلەمانی شتێکی باشە بۆ ئێمە تەوان بەڵام ئەبێ ڕیفۆرم بکەین حیزب لە ئیدارە و پەرلەمان جاکەینەوە نەشاتی حیزبیش کۆ وتم سیستەمی ئێمە حیزبیە نە ئیداری وتم شخصیچە چون هەر حیزبە سەلامێکە یەکێکە لەسەری هەرەمەکە ئەبێ ئەو ڕیفۆرمە بکرێەوە پەرلەمانی ئایندەش سەرۆکی حیزبەکان و لێپرسراوی حیزبەکان وەکو پەرلەمانەکانی دنیا لە سیستەم پەرلەمانی بەشدار بن لە پەرلەمان ئەو وەختە بتانوێن نەتانوێت پەرلەمان بێ بە جێ بریار ئەبێ بە مەرجە و دەبێ ئەو جێ نەک وەکو ئێستا لە دەرەوە بریارە درێ و ئەنێرم بۆ پەرلەمان یعنی من ئەوە ڕێیم بوو وتم بەنسبەت سەرۆکایەتیش من لە کۆنەوە ڕێیم وا بووە سەرۆکی هەرێم لە میلەت هەڵبژێرێ کۆنڕم 20 ساڵە من ڕێیم وایە شتێکی تازە نییە نسبەت ئەم قەیرانەوە و ئەگەر خلافی شەیە لەسەرەوە توان ڕێی میلەت هەڵگرم مەسەوە کە انتخابات ناکرێ لە عینی انتخابات ئەو سوالش لەو خەڵخە بکە بڵێ ئەرێ بابە توەتە ئەمە بەوە هەڵبژێریانە هەر لە عینی وەکو پرۆسی هەڵبژار وەکو ڕێفراندەمێ با میلەتەکە قەرار بدا مادەم خلافەیە لە بینیان و خلافەیە کێشە هەیە ئێستا هەڵەبێ لە پەرلەمان بێ لە دەرەوە بێ ئەوە بێ کە پەرلەمان مەسەلەن پاربیستی حوزەیران لاینی بارزانانی و پارتیوانە بڕواان پێی نەماوە بە پەرلەمان ئەڵێ ئەوە کودەتایان کردو ئەمەیان کردوانی ئەوەی کە خۆیان ئەڵێن وەکووە بینی لەبەرەوە بازێ شت هەیە دوا بخرێ بۆ پەرلەمانی ئایندەیان شەر نییە هەموو شتێسە لەم پەرلەمانە چارەسەر بکرێ پەرلەمانی ئایندە بتوانێت هەندێک لەو کێشانە چارەسەر بکە و تا ئەو کاتەش بە شێوەیەک چۆن ئەم پینە و پەڕۆیان کردو 24 ساڵە پینە و پەڕۆەکەن لەگەڵ یەک ئەم حیزب ئەو حیزب پینە و پەڕۆی تیش بکەن تا پەرلەمانی ئایندە هەڵەبژێرێ هیچ شتیان نییە ینی و پەرلەمانی ئایندەش با بریار بدا وەختە لەسەر بەعزێ شت کە ئێستا ناتوان بریای لێ بدەن ئەمە هەمووی یعنی وەکو بڵێ بژاردن یان شەر نییە ئەمە بکرێ من ڕێی خۆم لەو بارەوە دەربڕی و ڕێیشم وا بووکەوە ئەوەنەی بکرێ دەبێ تونند و تیژی نەبێت ژایەتی نەبێ من لەگەڵ داعشە بەرامبەر بووین کێشەمان هەیە لەگەڵ داعش کێشەمان هەیە لەگەڵ بەغا کێشەمان لەگە تورکیا کێشەمان لەگە ئێرە لەگە هەموو لایەک خۆمان میلەتەکەمان خزمەت گوزاری کەمە معاشی کەمە ئەوەی کەما ئەم هەموو کێشانە هەیە وابزانم قوڵ نییە کە کێشەیەکی تریش بخەینە سەری ئەبێ هەوڵمان زوو جێبەجێکەن زۆر دوا نەکەوێ جێبەجێکردنەکان و بەو شکڵە من هینم کردیانی وەکو ڕێیەک شتێکی وا ڕێی خۆمدا لەواری دکتۆر جناب دەڵێ ئەوەی هەیە بەقەد ئەوەی پرۆسەیەکی حزبێنراوە پرۆسە سیاسی و حکومڕانیەکە کارێکی موئەسەساتی نییە وەکۆی جەناب دوتت بۆچی ئێمە لە نزیکەی چارێگە سەدەیە کە ئێمە حکومڕانین هەر حزبەکانن باڵا دەست بن پێشتر پارتی وێکێتی بوو ئێستا بۆ تا 5 لایەنی سیاسی ئەم بەرپرسیارەتیە مەسعود بارزانی لە کۆبنەوەکە ئەو وەکو چەند ساڵ سەرۆکی هەرێم بووە تەحملی ناکە سەرکردەی لایەنە سیاسیەکانی تر پەرلەمان و حکوومەت مەسئولیەتی ئەم دۆخاڵ ناگرن با هەمویان هەڵیەگرن تەوان خۆی بەس بتەوێت نەتەوێت ئەو 5 لایەنەکە گەورەترن لایەنەکانی کە کورسیان هەیە پەرلەمان نەشتیوە بەڵام معناوە نییە لایەنی کەش فراوێش بکەیانی خەڵقی کەش لە پەرلەمان کورسی هەیە با کورسیەک بێ قیچەکە حیزبێکە هەیە مێژووی حیزبێکی هەیە 56 ساڵە ئیژەکایانی مێژووی هەیە خەباتی هەیە شەهیدی هەیە شەقیچەکە ئەویش بێ ڕێی خۆی بدا خۆ بەدەنگ نییە خۆ ئەو کۆبوونەوانە ناڵێن دەست هەڵ برن و بڵێ ئەکسەریەت و ئەقەلیە بە تەفاهمە لەبەرەوە 10 حیزب لەوێ بە یا 5 حیزب فەرق ناکایانی
ممکنە گە 10 حیزب لێ بێ ڕێی 10 کەس باشتر بێ ڕێی 5 کەس خۆ بە تەسویتیش نییە قەرارەکان بڵێ دەنگە دەنوەمانە لەبەرەوە باشترە کەس پەراوێز نەکرێ هەر یەکە ڕۆڵێکی هەبێتایە طبعا هی ئەوی قەبارەی گەورە بێ ڕۆلی زیاترە بتەوێ نەتەوێت چێ پەرلەمان ئەوی 20 کورسی هەبێ زیاتر لەوەی 1 کورسی هەبێ مەسەڵەن بەڵام چییە؟ ڕێی وەرگرتنی خەڵک من حتا ڕێیم وا بوو وتم حیزبەکان کۆ ببنەوە ئەو حیزبانە بە تایبەتی ئەوانەی لە پەرلەمان و لە حکومەتن و خەڵقی هێنیش بێت خەڵقی ئەوەی پسپۆرە ئەوی ڕێی هەیە ئەوی کەسایەتیە وەک نیمچە کۆفرانسێک باسی ئەو مۆزوع بکەن شەر نییە ئیلا حیزبەکان شەخصەیە حیزبی نییە هیچ علاقەی نییە مجێسان من حیزبی نیم بەڵام ئەتوانم ڕێی بدەم ڕێی خۆم تەجروبەم هەیەشتمە خەڵقی کە زۆرە وەکو ئێمە لەبەرەوە مەسەن یاسا ناسەیە توانی بانیکەی ئابووری ناسێت توانین بانکە ئەنی ئەم وەزعی کوردستان پێویستی بە نیمچە کۆنفرانسێک هەیە مەسەلا هەر حیزب و 5 حیزب و 6 حیزب نییە با ئەو میلەتەش ڕێی بدا هەموو لایەنەکانی هەموو توێژەکانی نیمچە کۆنفرانسێ بەسە مناقەشەیەکی وردی ئەم خەزێ بکەن لە هەموو ناحەیەکەوە ئابووریە ئایاسایە سیاسیە مەسە یاساناسەکان بەڵام مشکلەکە لێرە بەو شێوەیە مەسە من وەختی خۆی ئەو برادرانی کە لە 20,000 کۆبنەوە یاساکە ڕێوەکە من ڕێم وا بوتم بابە ئەم شتان تاجیلکەن ڕێ بکەون لە بینی خۆتان بۆچی چونکە بەرزکە تۆ یاساکە تێپەڕان مەسەن فەرزکە لە 1970 یاساکە تێپەڕایە و هین نساب هەبووە وە بەڵێ یاسایەک تێپەڕێنی خەڵکەکە بە دوولەتەوە نیوەی لەگەڵە نیوەی دژە چیمان کرد چیە سوودی چییە تێپەڕێنی بەڵام ئەگە بە ئیتفاق بێ یاساکە هەموو کەسێ پابەندی بێ یعنی یاسا تێپەڕانن بەو شکڵە کاردانەوەیکی توندیە بێ نیوەی دژە وای لێ هاتێنی خەڵکە بوو بە دوو بەشەوە هەیە دژ هەیە لەگەڵ معنای لەو کاتە ئەبێ پەرلەمان چاوەڕوان بکە ئیتیفاقێکە بێ باشترە لەوەی نیوەی تێپەڕێنێ نیوەکەی کەش دژی بێ و کێشەشی لێ دروزە بێ هەندێک لایەن ئەو چاوەڕوانکردنەی پەرلەمانیان وان ناولێنە یان وان ناوی دەنێن کە ئەمە تەحمیشکردنی ڕۆڵی مؤسساتی تەشریعیە لە هەرێمی کوردستان نا تەحمیشکردنی تیانە بەڕێی من سیستەمەکەمان هەر خۆی مؤسساتی تیانە سیستەمی کوردستان مؤسساتیان نییە یاساشی تیانە من نەبیستووە لەو 24 ساڵ نەبیستوە یاسا هەبوو بێ لە کوردستانە یاخود مؤسساتەمە هەمووی حکمی ئەشخاص و حکمی ئەحساب ئەوە بووە خەتای چی شتێکی تازە نییە خۆمە لە سویسرا ناژین تۆ بڵێ تەحمیشی ئەوە خەتای هەمویانە خەتای هەمووی پێشێکی پێش ئێستا خەتایەکێتی پارتی بوو ئێستا خەتای پێنجەکەیە پێنجەکە تێپەڕی خەتای هەموو لایەنێکە لەبەرەوە نییە بڵێ تۆ لە شوێنێ بووی یاسا هەبووە هەموو شتێ هەبووە مؤسسات هەبووە بەڵام ئێستا پەراوێزەکە کەی هەبووە لە کووە هەبووە یاسا هیچ یاسا نەبووە هەمان شەخص و حیزب بووە لەبەرەوە مادەم هەمووی هەروە ڕۆیوە و هەموو شتێکیش بە ساسان ڕۆیوە هەموو شتێ بە تەوافق ڕۆیوە کە بەعزێ جار باشیش نییەوە ئەمەشیان تێپەڕێنە بۆ لەما ئەبێ ئیلا تۆ بڵێ نەخێر ئەمە هەرەبێ وا بێ ئەمەش بەونەوە ئەتێپەڕێنە لە ئایندا لە پەرلەمانی ئایندەم حاولە بکە شتانە چارەسەر بکەی بیگۆڕی ئەوە نەمێنێ مؤسسات بێ حیزب دوورکەوێتەوە ئەوە هەموو ئەتوانی بەڵام ئێستا تا ئێستا چۆن ڕۆیوە وابزانم ئەمەشیان هەر بە شێوەیەکی وا محاولە بکەن بە تەفاهمێک پەرلەمانیشەوە تێگەیوە ئێستا خسۆتێ لا حیزبەکان چاکترە بێ لەوەی کە نیوە دژ بێ و نیوە لەگەڵ بێ و بکەونە دژایەتی یەکتر دوای کۆبنەوەکە لە هەندێک دەستگای ڕاگەاندن ئەوە بڵاو بۆیەوە کە جەنابتان ڕاست پێدراوە بۆ پێشکەشکردنی چەند خەیاراتی تر لەسەر بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە ئەم خەیاراتانە چین ئەم ڕاستپاردنە چۆنە؟ من کەس ڕای نەسپاردوم وتیان فکرێکیان هەبوو وتیان کۆمیتێ دروستکەین ئەلساز من سەرپەرشتی بکەمەوانە من تێیدم نەکرد یانوتمەوەش کێشەی تر دروست دەکات چونکە ئەو حیزبانەی پێنجەکە ئەترا بەێوە نار کۆمیتێکی دروستەکەن یعنی ئەو مشکلەکە لێرە هاوشێوەی بەرەی کوردستانی بەڵام من وەک ئاخر نایکەن ئەوانی کە نایەنەوێ ئەمە وتم باش بەو شێوەیە لە کەسیش منی تەکلیف نەکرد بەس من خۆم وەکو شەخص بەئەتیبار پەیوەندیم لەگەڵ هەموو لایە هەمویانە ناسین بە یەکەوە بووین هەوڵی خۆمە دەم ئەوە نەی پێم بکرێ کە شەخص ینی
داویشمە و ئەشی دەم لەگەڵ ئەملا لەگەڵ ئەولا ئەگەر توانیمان شتێکمان پێ بکە بەس تەکلیف نەکراوم. ئەم جۆرە ململانەیە سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە ترسناچی و خەتەری لەسەر پرۆسەی سیاسی و دیموکراسی و ئەزمونونەکە بەم شێوەیە دروست دەکاتن؟ بەڵێ دروستی کردووە دروستەکات چێسە بڕۆ ناو بازار بڕۆ دنیاهەوەی باسی ئەمەیە هیچی تر نییە. چی بوو چی کرا چیەکەن چی ناکەن ئەم لەگەڵدایە ئەو لەگەڵ ئەوە اینجا خەڵقەکەش یەخسە تەوزیع بووە خزمێنەکەم حیزبێ قسمێکە حیزبەیە لەگە تەی دەکات تەیدی ئەوواکە طبعا تاسی لە پێشمەکە کردو پێشمەکە ناڕازیە لەوە لە باتیەوەی معاشی بۆ تەمین بکرێ معاشی بۆ زیاد بکرێت توانای بۆ هیم بکرێ شێکی بۆ پێ هەموو مەشغوڵی ئەمە نێسە کێشە دەمێکە کێشە علاقاتی خارجی تاسی کردووە لایەنی دەرەوە گلەی ئەەکەن لەو هینانە لەگەڵ بەغا تاسیریشی بەغا لەبیر چووە سێ باسی بەغا ناکرێ وەزیر لە ئابەن نایب ڕێژزەرا و عیبادی بە ناوی ئیسلاحاتەوە زۆر هەنگاوی ناوە کورزەرەی لێکردو کەسەر باشی ناکە طبعا کۆبنەوەیکیش ناکەن لەگە ئەو پەرلەمانتارانەی ئەوێ با بۆوەرە چی هەیە چی نییە ئەوانە معلومە چۆن تاسی نەکردو تاسی تەواوی کردووە لە بازار تاسیری کردووە لە هەموو شتێک. دکتۆر یەکێ لەو گرفتانەی ڕۆبڕی پرۆسی سیاسی دەبێتەوە لە هەرێمی کوردستانە بە بەردەوام دوو میحوەر دروستە بێ دوو بلۆک دروستە بێ یان دەبێت ڕەش بێ یان دەبێت سپی بێ یان دەبێت ڕێی ئەملا بێ یان دەبێت ڕاکەی تر بێ ئەمە حاڵەتێکی تەندروستە لە پرۆسی سیاسی وەڵامی ئەو پرسیارە وەرەگرین ناوڕێکی کورد وەردەگرین و دوای ئەوە بینەران لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ دکتۆر محەممەد عوسمان لەبارەی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان. کابانی ماڵۆشتان دەبێ معاشخۆر بێ ئەیکوانێن بەسەیتر بەڵێنی درۆ پێمان بدرێ هەتا ساحێبی ئەو مدیرانە و ئەو مەسئولانە بێ حاریرەوەی باشتر نابێ. من پێشمەرگەیەکەم ئەوە هەوێکەمە سەر وەک تۆڵی چی ئەوە پارەی گیرفانمانە دەبێ ئەوان بەو هەموو داهاتەی لەم وڵاتەدا هەیە کارێکی وا بکەن وڵاتانی دەرەوە بێنە ئەم وڵاتە گەنجانی وڵاتانی دەرەوە بێنە ئەم وڵاتە لێرە خزمەتی من و تۆ بکەن نەک ئێمە لێرەوە بڕۆین و خزمەتی ئەوان بکەین. ئەگەر ئێوەش حکومەتی هەرێم نێنە سەر خەتتانێنە سەر خەت و ئەو کرد و خەڵەتان پێبەردەدەین و لە وڵات ئێمە ئاو نییە واردە نییە کارەبانیە جارێشتر سڵاتان لەبێ بینەران لە بەرنامەی ئەڤڕۆ بەردەوامی لەگەڵتان لەگەڵ سیاست مەداری گەلەکەمان دکتۆر محەممەد عوسمان لەبارەی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین. دکتۆر پێشەوە پرسیارێکم کرد لەبارەی بۆچی لە هەرێمی کوردستانە پرۆسەی سیاسی یان چارەسەری و تەرحەکان لە مابینی دوو بلۆکە دروست دەبن دوو میحوەرە دابەش دەبن. وای لێ هاتووە حتا ئێستا تۆ دیت لە ڕاگەیانەکانە بەعزێکی ئەڵێن 4+1 یعنی و قمبلەی زەڕی دروست دەکەین ئەمەسی ئەتۆمی ئێران و ئەمریکایە بزن ئەوە نیاڵێن 5+1 من ئەوەشم دی 4+1 4 بەلایەکانی یەکیش لەو بەرەو دوو خەیار بۆی زیاتر ڕقیان لە یەک بێ و ئەوە نییە لێک جابنەوە چونکە کە تۆڵی 4+1 یعنی کەکەت ڕێدا ئەو بەرەوە 4ەکەش کۆبنەوەکان ئەهمیەتی نەما لەبەرەوە مەڕێی من ئەمە هەیە ئەم ڕەش و سپی دائیمە لە قەزای سیاسی کە تۆ بتەوە ڕێبکەوی بێت دوورکەوێتەوە لە مەسەلەی ڕەش و سپی چونکە کەس تەواوی سپی نییە کەسیش تەواوی ڕەش نییە هەر یەکە حسابێکی هەیە کەم و کوڕی هەیە و چاکەی هەیە و خراپەی هەیە و دەبێ هەوڵ بێ بۆ حەلی خۆڵەمێشی بگەڕێ شتێکی بینی ئەوە و ئەوە و هەموو لا بێنە خوارەوە ئەو مەسەلەی ڕەش و سپیە من سەیسە خۆم بەڕاز دەزانم سەیسە تۆ بەغەڵەت دەزانم و ئەو تۆش بەعکسەوە ئەوە کۆسپێکی گەورەیە لە ڕێڕێکەوتن چوەکە تۆ بتەوێت ڕێبکەوی هەرچی تۆ هەتە پێت تەواو بێ و هەرچی ئەوەی پێ نەڕێ ناکەویە ناگەیتە نتیجە. پێت وایە تەنیا دوو چارەسەر هەیە وەکو ئەوەی چوار لایەنەکە با بڵێن ناوی دەنێن وەک گۆی پارتی ناوی دەنێ یعنی ممچینە ئێمە خەیاراتی ترمان هەبێ؟ بەڵێ ئەکیت خەیرات و ئەگەر قسەی هەمویان مەسە وەربگری مەسەلەن من هەموو جارێ وتومە مەسا هەموو ئەڵێن سیستەمی پەرلەمانی تاو ئەوە خاڵێکی هاوبەش لەو لاوەدانی کەسیان نێوتەوە پەرلەمانی نەبێ ئەمە یەک هەمویان ڕێیان وایە کەوا پەرلەمان مەرجع بێ و قەرار بێ ئەوانە بەڵێ بەڵام تەبعاً ڕێیەکی ڕاستی شەیە کە ئەویژێ بێ پەرلەمانیش سەرۆکی حیزبەکان مەسئولەکان لە پەرلەمان بن بۆی دەوری هەبێ
هەمویان ئەڵێن ڕێی میلەت مەسەلەن باسی ئەوە کە مەسلا هەیە ئەڵێ ڕیفراندەم هەیە هەڵبژاردننی پێشوەختەیە ناوی ئێستا بیکایوێ لە پاشا بیکە یعنی مەقسەدم خاڵ هەیە لە بینە ئەگەر تەماشای پرۆژەکانیان بکەی خاڵی هاوبەشی تایە ئەگەر ئەو خاڵە هاوبەشانە بێنن مناقەشەی لەسەر بکەن زیاتر دوورکەون و لە خاڵەکانی کە ناکۆکی دروستەکە ممکنە خاڵە هاوبەشەکان بە یەکەوە بتوانن پرۆژێکی لێ دروستکەن بەو شکڕێکە هەیە و ئەتوانن طبعاً بۆ ئەوە مەسەلە هەر سیاسیەکانی ژناون یعنی زانانی یاسایی پێویستە هی ئابووری پێویستەوەی کە علاقەیان بەو شتانەوەیە و خەڵقی تریش ئیسیفادەی لێ بکەن لە ئەوەی کە ئەتوانێت ئیسیفادەی هەبێ دەبێت بۆ خاڵی هاوبەش بگەڕێن و خاڵی ناکۆک دوورخەنەوە تا ئێستا بۆ خاڵی هاوبەش گەڕاون بڕوان ناکەم لە کۆبنەوەکە باسی هەڵبژاردننی پێشوەختە کراوە هەڵبژاردننی پێشوەختە دەتوانیت چارەسەری ئەم دۆخە بکاتن وەڵاهی مەگەر ئاخر شت هیچ ئەگەر چارە نەما چارەسەر نییە بەڵام ئەگەر چارە نەما بێ بیکەی یان چیەکەی بەڵام ئەو وەختە ئەوەش حەلی ناکات چونکە هەم ئەوڵ ئەوی تەسویری کرد لەبەر چاومە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختات چییە بێ هەموو ئیتیهامی یەکترەکەن بە تەزویر و کەسیش نەتیجەکەی قوبوڵ ناوێت دەبێت کێشە دیومە شتیوامان دیوە لە بەغاش دیومان لێرە دیومانە لە نەوەتەکان لێرە دیومانە ئەمەمان دیوە لەبەرەوە ئەگەر تەفاهمێ لە بینیانە نەبێت لەسەر بەرژەوەندی میلەتەکە لە چوارچێوی میلەتە نەوە تەفاهمێ سازانێ تەوافقەیە هەر خوتوەیەکەن بڕوان ناکەم زۆر نەتیجەکە تۆ پێ ڕاستم پێم غەڵەتە هەرچی تۆ پێ ڕاستم مەڵم غەڵەتە کێشە دروست دەبێت لەو بێن لەبەرەوە بێ هەوڵ بن یعنی کەش و هەوایەکی سیاسی تۆزێ تەفاهمێک لە بینەها بێت تەوافقێ و لەنا ئەو تەوافقە توانن دەستور چی مەجالەدا یاخود قانون و یاساکان مەجای چیەدەن ئەوە بکەن ئەتوانن یعنی بە تەفاهم تا حەدێ بەڵام زۆر تەفاهمەکەیان دوورکەوت چونکە وای لیا تۆ یعنی ئەم لایە شتێگەڵێ ئەو لایە عەکسیەکاتەوە و لە ئیعلامیشا زۆر ئەو شتانە بازەکرێ بەڕێی من باسکردنی ئەو شتان لە ئیعلامە زۆر یەکێ ڕێوێکێ جوابێداتەوە ئەوانش تۆزێ گرژی دروست کردووە بەڕێی من دکتۆرەوەی دەبیندرە بە تایبەتی یەکێ لەو با بڵێن عەقڵیەتەی زاڵە بریتێ لە عەقڵیەتی براوە و دۆڕاو یەکێ پێی وایە ئەگەر پرۆژەکەی ئەو سەرکەوت دەبێ ئەو دۆڕاو بێ ئەوەی بەرامبەر ئەوەی تر بە پێچەوانەوە یعنی مەبدەیەکێ لە کوردستانە بە بەردەوام بە ناشرینکردنی بەرامبەر هەندێک لە نانە سیاسیەکان دانیوەی خۆیان جوان بکەن ئەم عەقڵیەتە دەتوانێت پرۆسەی سیاسی و دیموکراسی بباتە کەناری ئارام نەیتوانیوە لەکوێتوانێ خوا کێشەی کورد لە دەرەوە گەورە بووە هەموو عالم باسیەکە ئەهەمیەتێکی یەکجار زۆری لەو زمانەی کە ئێمە بەشەرێ مەرحەبای ناکەینسا هەموو دەوڵەتەکان و هەموو قۆنسولیات و نیا هەمووی لە کوردستان هەیە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو قیاداتە لەبەر ئەو ناکۆچیانێ بینیان لەبەر ئەو حیزبایەتیە تەسکەی کە هەیە لەبەر ئەوەی کەوا ناڕێکن لە بینی خۆیان نیانتوانیوە بیگەێنە هیچ کەنارێک کەناریکی ئارامی تەواو و ئەگەر ڕێک بوو نایە و تەفاومیان هەبووە لە بەیەک و بەرژەوەندی میلەتیان خزای بێژ بەرژەوەندی حیزبەکانیان ئێستا وەزعی کورد زۆر باشترە بوو کەواتە ئەو ناکۆچی هەیە ناکۆچیەک یعنی ناکۆچیەک نییە بۆ خەمی گشتی و بۆ بەرژەوەندی گشتی بۆ بەرژەوەندی حزبیە وەڵا زیاتر بەڵێ بۆ بەرژەوەندی حیزبیە بەڵام ئەوان باس لە سیستەمی دیموکراسیەکان باز لە زۆری سیستەمی کەس نییە ناڵێ دیموکراسیەوە لە هەر کەسێ پرسیە بەڵام سراعەکە حیزبی ئێستا و تەقریبەن بۆ بە شەخصیش دۆزە پۆستی قسە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی دەکرێت دکتۆر بۆچی ئەمە ئەم با بڵێن ئەم موئەسساتە و هەموو ناکۆچی لەسەرە لە کاتێکە ڕەنگە ئەگەر ئەمڕۆ مەسعود بارزانی سەرۆکی هەرێم بێ بەیانی لە لەهێنیشی سیاسی سەرۆکی هەرێم بێ یعنی مەبەستم ئەوەیە کە کەمکردنەوە و زیادکردنی دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم ئەو هەموو ناکۆچیەی پێویستە
خۆی زیاتر هەبێ باسی ئەوە بکەن ئەو سێ دەسەڵاتێ دەسەڵاتی یاسادانەر دەسەڵاتی دادپەروەری دەسەڵاتی تەنفیزی دەبێ باسی ئەو بکەن دەسەڵاتەکان لە بینیان چۆن دابەش بکرێ نەکار بڵێن سەرۆکێرێم مەسەن تۆی سەرۆکێرێم کەمەکەی تۆ ئیدیتە ئەنجومەنی وەزیران نابێت تەدەخل لە دادپەروەری بکە پەرلەمان ئەبێ حسابی خۆی هەبێ چۆن ڕێژیەخەی ئەم دەسەڵاتانە ئەبێ باشتر وا بڵێن چۆن دابشکردنی ئەم دەسەڵات لە بینی هەیئاتەکانە ڕێگەخرێ بۆی هەر دەسەڵاتە هی خۆی هەبێ لەو بارەیەوە و لەو ڕۆژەوە خاڵێکی هاوبەشەیە چونکە مەسەن پارتی لەسەر ئەوە مەوقفێکی یعنی تا حدێ زۆر پۆزیتیڤن بەڵام ئێستا ئەڵێن بکەن وەرە مناقەشێک بکەمانێمان نیە دەسەڵاتەکان بزانین کامەی پێویستە بگۆڕێ یا بدرێ بەیەکی ینی ئەوە کە قوڵی کردووە تۆ مناقەشەی لەسەر بکە ئەویش باشە ئەویش خاڵێکە یان تا حدێ سوودی هەیە زیاتر وابزانم لەسەر هەندێک لە خاڵەکانیش ڕێکەوتوم لەو هەندێکی ماوە تەوان بە جوابدان لەسەر شتە ئاساسیەکان هێشتا ماوە دکتۆر ئێمە دەبی دەشێ دەسەڵاتێکمان هەبێ دەسەڵاتی هەبێ و بەرپرسیارەتی سیاسی نەبێ وەکۆی هەندێلانی سیاسی ڕەخنە لەم جۆرە سیستەمەی حکومڕانی هەرێم دەگرن مەبەستیان لە سەرۆکایەتی هەرێمە من تێیدەوە ناکەم دەسەڵاتی هەبێ بەرپرسیارەتی نەبێ مادەم دەسەڵاتی بێ بەرپرسیارشی ئەوەژە بێ ڕێک بخرێ چۆن ڕێ بخرێ سەرۆکی هەرێم مەسەلەن پەسکەن لە میلەتەوە بژێرە بەڵێ دەبێ لە ناو دەستورە پەیوەندی لەگەڵ پەرلەمان ڕێ بخرێ تەقریر چۆنەدا پەرلەمان چی لەگەڵەکە یعنی ئەبێ ڕێکخرێ وەکو وتم تەمان ڕاز نییە مەسەن تۆ بڵێ یەکێک هەڵە بژێریت کەس حەقی نییە بەسەریەوە حەدایم ئەوەش بۆ ئێمە زۆر باش نییە بەڵام ئەگەر پەرلەمان بۆ پەرلەمانی کە منەڵێم و بریار بەدەستەکان لە ناوی بوون و سەرۆکەکان لە ناوی بوون بێشک سەرۆکی هەرێمیش تەجاوبی لەگەڵە بێ ئەتوان ڕێ بکەون چۆن لەگەڵ پەرلەمان ڕەفتارەکە ساڵی جارێ تەقیەدا شەژمان جای تەقیەدا پەرلەمان چی ئەکا سوال و جوابە بێ هەموو ئەتوانن بینووسن لە دەستورە بەڵام 15 ساڵە هیچ دەستورن بیان نەنووسراوە تۆ ئەوە تەماشای ئەوە بکە ئازەوە لوژنەیەکیان داناوەڵی سێ مانگی ترمان بدەنێ ئەویش نازانی ئەتوان بینووسن یان ناتوان تەسەوەر دووە ئەم جارەش بتوانن ئەم جارە بتوان بینووسن وەڵایی تاکید نیم بە حیزبەکان نەزانن ئەگە حیزبەکان ڕێک بن ئەنووسرێ بە زووی ڕێک نەبن نانووسێ دکتۆر لە ئێستا پرسی ڕۆڵی پەرلەمانی کوردستان واروە مەسەلەی چۆنێتی ڕێخستنی پەیوەندی دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان گفتوگۆی زۆری لەسەر دەکرێتن لە وڵاتانی تر هەمیشە ئەم دەسەڵاتانە لە کاتی چێشمە سیاسی لە وڵاتانی دیموکراسی ڕۆڵی سربەخۆی خۆیان دەبین ئێستا دوا ڕۆڵی دوا بڕیاری یان دوا ڕێی ئەنجومەنی شورا بینیمان کە چی نایەوە لە کوردستانە بۆچی ئەم ناوەندانە هەمیشە لە ڕووی سربەخۆی بوونیانەوە بە دادگاکانی شۆ بگرە بە بەردەوام علاماتی پرسیاریان لەسرە بەڵێ هەموویان هیچیان بێلاین نین ئێستا پەرلەمان بێلاین نییە هەر کوتلە عایدی حیزبی خۆیتی ینی سەرۆکی پەرلەمان عایدی حیزبی خۆیتی بتوێنێتەوە وای لاتوە چونکە هاتوونەتە پەرلەمان بە قایمەی حیزبی حیزبێک قایمەیەکی کردووە ئەوان دەرچوو بۆ پەرلەمان معنایەوێ حیزبەکە دەری چوانەوە بێ بچێتە پەرلەمان و ئەبێ بە قسەی حیزبەکەی خۆی بکە لەبەرەوە کە خلافی حیزبیە بێ پەرلەمانیش خلافی دیەکە بێ سەرۆکایەتیەکە عایدی گۆڕانە بێگومان بەلای گۆڕانە زیاتر بتەوێنێتەوە ینی وانیە بەڵام ئەوان سەرۆک وەزیر عایدی پارتیە مەسەلەن بتەوێنێتەوە لە کاروبارە زیاتر بەلای پارتیە چونکە نائیبی سەرۆکی پارتیشە تەوان دادگاکانیش حیزبەکان داینەوە کێ دادگاکانی دانەوە یا یەکێتی یا پارتی داینەوە سەفیرەکان دادگاکان وەزیرەکان هەریەکە پابەندی حیزبی خۆیەتی لەوە کە خلافی حیزبیە بێ ئەبینی دابەژە من ڕێک ئەینی وەکو خلافە حیزبێکە دەتێڵی ئەم دەسەڵات و ئەم سیستەمە سیاسیە یان جۆرە لە حکومڕانی ئێمە هەمانە بەقەدەوەی بۆ باڵای حزبەکان دووراوە بۆ خەمی خەڵکیان نییە نەخێ بۆ باڵا حیزبەکان دوراوە مەسەن سەفیر وەختی خۆی کە یەکێتی و پارتی حکمیانە کرد بێژەوەی پێنجەکە بێن ینی ئێستا
هەر ئەوانیش یعنی ئێستش خۆ کوردستان دوو ئیدارێ لە دێگەڵەوە سەوزە و لە ملاوە زەردەخۆت ئێستش ئەو وەزع هەیە یعنی مەسەن دە سەفیر دانی ئەبێ پێنجی ئەم لێ بێ پێنجی ئەم لە مەسەلەن دە وەزیر 5 بە 5 6 وەزیر 6 بە 6 ئەو حیزب ئەوە حیزبەی تر کابرا کەفاعەتی هەیە نەزەعەتی هەیە چییە ئەوە دەرەجە دووە دەرەجە یەک دەبێ لەگەڵ حیزبەکەی بێ و دڵسۆز بێ بۆ سەرۆکایەتی حیزبەکە مەبەستی هەوڵاتی پلەیەک و دوو لە کوردستانە دروستکراوە بەڵێ ئارەوەڵا ئەوەی تعینات هەمووی سیاسیە تعینات هەمووی حیزبیە هەمووی سیاسیە بە پێی حیزبی خۆی ئەوەی کراوە تا ئێستا زۆر باشە دکتۆر کاتێکمان لەبەرەوە هەیئەتەکانیش نەیانتوانیون هین بن بێلاین بن ئەجینا مەسەڵەن ساک پەرلەمان سەیسە بێلاین بواە ئەیتوانی ڕۆڵێکی گەورە ببینێ مەسەڵەن دادگا سەیسە بێلاین بێتوانین بریار بدا مەسەڵەن لەو شتانە حکوومەت بێلاین بێ ئەتوانی حکوومەت ڕەنگهێنی بەڵام هەر هەمووی زەلامەکە تاسیری حیزبەکەی خۆی هێناوەتەنا ئەو هینانە و سەراعەکە کە ئەبێ لە دەرەوە عینیشت ڕەنگاتەوە لە هەموو دەرگاکان زۆر باشە دکتۆر وەکەوەی باسەکرێ و باسکراوە لە کۆبنەوەکە کە ڕایەکەیە جەنابتان ڕابسپێرن بۆ ئەوەی کە ڕۆڵی ناوبژیوانی یان تەرحکردنی ڕێگای گەیشتن بە تەوافق ببێنن ئەگەر بەیانی دکتۆر مەحموود عوسمان ڕابسپێرن بۆ گەیشتنی بۆ سازانی لایەنە سیاسیەکان قسەی تو چییە بێ بۆ سەرکردی لایەنە سیاسیەکان قسەکە معلومە قسەی من قسەی ئەو خەڵقەیە عالەمە هەمووی ڕێی چێ بژێن وایە ڕێیم وایە کە دابنیشن نەرم بن خاڵی هاوبەش بێنە پێش بەعزێ قەزایە کە قابلی حەل نییە تاجیلیکەن بۆ ئایندە بۆ پەرلەمانی ئایندە مەسەلەن هەیە ئێستا ناتوانانی حەلیکەی پەرلەمانی ئایندە و بگەنە هەندێک خاڵ هیچ نەبێت لە لەم خۆناغا تێپەڕێنن بە شەکڵ و هەوڵ بن سازان و تەوافق بکەن لە بینی خۆیان وەکو 24 ساڵە کردویانە یانی خۆ شتێکی تازە نییە نسبەت ئەوانەوە ڕێی من ئەوە بێ و ئەوە تا ئێستاش من ئەو ڕێیم داوە لەگە هەموو لایەنەکانیش پەیوەندیم هەیە تەواان تەکلیف بکرێمان نەکرێمەوە مهم نییە تەکلیف وشت چونکە منیش 63 ساڵە لەم بزوتنەوەیە لە 52 من لەم گێرمە کێشەوە ئەم وەرانە حەقی خۆمە کە منیش ڕێیەکەم هەبێ و طبعا زۆریشم پێ ناخۆشە کە ئەم بزوتنەوەیە دابکەوێ زەعیف بێ حەزەکەم سەرکەوێ ئێمەشە هەموو کەسێکە لەبەرەوە ڕۆڵی خۆمە بینم تەکلیف بکرێ بە تەکلیف بەڵام ئایا گوێ لێگرن ئەوە تۆ باسی بکە مەسەلە ئەوەیە یعنی مهم ئەوەیە ئەو خەڵقەی کە تۆ قسەی لەگەڵەکەی گوێ لێ بگرێ ئەوانە نازانم تا چه حەدێک گوێگریان ناگرن چوە هەر یەکە خەریکی حیزبی خۆیەتی و ڕێی برادرانی حیزبی خۆی لا ئەساسە و لە کۆبنەوەکانیش عادەتەن کەسی کە بەشداری ناکەن ڕاوێژ نییە ینی هەر حیزبەکان و ومێدەوارم وا بکەن حیزبایەتی تەسک بەلاوە بنێن و محاولە بکەن بە پێی بەژنەوەندی میلەتەکە تەفاهم بێ بکەن یاسا دروست بێ پەرلەمانێک دروست بێت دەسەڵاتی خۆی هەبێ بەڵام ڕەنگە هەمووی ئێستا نەکرێ ئەو شتانە ئەتوانن هەندێکی ئێستا ئەوێتوان ڕێ بکەون لەسەری هەندێکی داخەن بۆ پەرلەمانی ئایندە مەسەرەن ممکنە یعنی نازانم من بەڕێی من ئەوی حەلی بوێ ئەتوانێ بگەڕێ بۆ زۆرە میکانزمی ئێستا هەیە کۆبنەوەی پێنج قۆڵی کە بڕیارە ڕۆژی یەکشەمە کۆبنەوەی شتر بەکەی پێشبینی دەکەی بگەنە ئەنجام بەم عەقلێت و بەم میکانزمی ئێستا هەیە نەخێر یەکشەمە بڕوان ناکەم بگەنە ئەنجام ڕەنگە وەختی زیاتری بووە ئیشەکە خیاراتی لای خۆت پێ وایە ئەم سیناریۆنە چین کە ئێمە لە داهاتوو ڕەنگە ڕوبەڕووی ببینەوە وڵی سیناریۆ دەوارم سیناریۆیکی خراپ نەبێ بەڕاستی ینی من یەکشەمە تەسەور ناکەم بگەنە ئەنجامێکی تەواو ئێستا ئەمڕۆ دەوارم کە نەگەیشتن نەبێتە لێکدا بڕۆن هیوان نەبێ بڵێ تەواو من کۆبنەوە ناکەم ئەوانە چۆوە کێشە دروستەکە کێشە ناو میلەت دروستەکە ناو پێشمەگە دروستکە لە دەرەوە لە ناوە لە هەموو شتێ بێدەوارم بەردەوام بن یعنی چونکە بەردەوامی گفتوگۆ هەرچی چۆنێ بێ تۆزێ ئومێدێگە هێڵێتەوە لەبەرەوە من
وابزانم تۆزێ کاتی زیاتری ئەوێ و نەرمی ئەوێ و ممکنە عقیدەت و- بەنەتیجە ناچاریش من هەر کۆن چۆن کردویانە بێگانە بێ چاریان بۆ بدۆزێتەوە کۆن کاتی ئەویش خۆی خراپە و جێداخە کۆن وەکۆی جەنابەت وتی کاتی خۆی کەسایەتی زۆر لە کوردستان ڕۆڵی زۆریان بینی یەکێ لەوانە هاوڕێ عەزیز محەممەد بوو کە ڕۆڵێکی زۆری بینی جەنابەت ئاگداری خەڵکی تریش دواتر چوون لە سەردەستی ئەمریکا لە واشنگتۆن گەیشتنە ڕێککەوتن پێشببینی دەکەی ئەم جارش ئەم ڕۆڵەی کە تو دەتەوێ بیبینی و خلیانی تریش دایانێ بیبینن جارشکە ئللا بگەڕێنەوە بۆ وڵاتانی دەوروبەر واللهی وەختی خۆی من دوێن شەو کاک عەزیزم دی هاوڕێ عەزیز دیم لە شوێنە بەیەکەوە بووین باسی ئەم شتانەمان کرد دوێنێ شەویستەوان باسی شتە کۆنەکەی خۆشمان کرد لە 2 نیسانی کە بزەکەرەیەکمان دا و ئەویش نەتیجەی نەبوو مهم هاوڕێ عەزیز چیوت خۆ دەزانی هاوڕێ عەزیز کەم قسە دەکە لەسان باردۆخە بکە فەخیر والله ئەویش عینی ڕێیەکانمان نزیکن لە یەک ئەویش ڕێی وایە ئەوی ئێستا ئەکرێ بۆ بیکە مبادرەیەکتان نەکرد بە یەکەوە یعنی هەوڵ بدەن فەقیر سەحەتوانەشی زۆر مساعد نییە وەکو ئێمە بەڵام عینی ڕێی نزیکن لە یەک ئەو ڕێیانە کەواهیم بێ ئەوی ئێستا ئەتوان بیکەن بازێ شت هەیە کە ناتوانانی ئێستا بیکەیت توانین لە دوایە حەلی بکەیت تەبعاً و من ڕێی ئومێدەوارم بە قسەی ئێمە بە قسەی خەڵقی تر بە قسەی خێزانی شەهیدان کە هەموڵن ڕێ بکەون بە قسەی پێشمەرگە کە هەموڵن ڕێ بکەون بە قسەی ئەو هەموو کۆچ بەروشتەی کە ڕاکەن ئێستا هەزاران کوردستان بەجێڵن بە قسەی بازار کە وەستاوە و کێشەی هەیە بە قسەی ئەوانەی موچیان نیە ئێستا و سێما ئەمە هەمووی قسە نییە قسەی ئەم هەموو عالەمە ئومێدەوارم بیانگاتە ڕێکەوتن ووا نەبێ کە ئەم حەقسانە هەمووی ئەهەمیەتی نەبێ بچن دیسان بێگانەیەک بێنن هەوڵ با ڕێکی بخاوە بێگانەکەش مەساحەتی خۆی هەیە ینی قاسم سلێمانی بێ شتێ بکا خۆ مەساحەتی ئێران جیاوازە تورکیا جیاوازە ئەمریکاش بەرژەوەندی خۆی هەیە مێدەوارم نەگاتە ئەوەی لە دەرەوە ینی ڕێژیان بخەن وابزانام دەرەوە وەکو جارانیش ئەو ئیحتیمامەی نەماوە بە قەزەی کورد بەو دەرەجەیە هین نین لایەن مهمە شەڕ نەبێ لە بەیندانەکە بەڵام شەرتە ڕەنگە زۆر وا پەلیان نەبێ وەکو ئێمە من ئومێدەوارم بە قسەی میلەتی خۆیان بکەن کە هەموو عالەمەکە داوای ڕێکەوتنەکە لە هەموو لایەنەکان و بەزوویی بگەنە ڕێکەوتنیەک ئەگەر هەموو شتێکیش حەل نەکەن هەندێکی حەلکەن ئەوی کە ماوە تاجیلیکەن لە پەرلەمانی ئایندا بۆ نمونە چارەسەر بکرێ ئەوە ڕێی منایان دکتۆر محمود عوسمان پەرلەمانتاری پێشووی عێراق و سیاسەت مەداری گەلەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوون لە بەرنامەی ئەڤڕۆ ماندوومان کردی سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بینەران هەتینە کۆتاییان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کاتێدا لەگەڵ دکتۆر لەبارەی پرۆسی سیاسی و ئەو سیناریانەی کە دەکرێت لایەنەکان لە داهاتوو جیا لە دروستکردنی ڕەنجی ڕەش و سپی دەستی بۆ بن بە مەبەستی گەیشتن بە دەرەچەیەکی گونجاو بۆ دەربازبوونی هەرێمی کوردستان لەم قەیرانە سیاسی و ئابووری و هەڕەشە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی هەیە ئەنجام بدرێت تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەم لایەک سوپاس بۆ ستافی کار.